سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی خانشینکراوانی کشوەری لا کرماشان و کوردستان، ناڕزایەتی دانیشتوانی ناوچەی قائم لە ئیلام، کۆبوونەوەی لاوانی کوردی پۆژ لە تاقوەستانی کرماشان، بەڕێوەبردننی چالاکی فەرهەنگی بۆ منداڵان لە مەریوان، جێبەجەکرانی سزای سێدارە دوو بەندکراو لە کرماشانی ورمێ، دەستبەسەرکردنی دوو هاوڵاتی لە پارێزگای ئیلام، مانگرتنی شۆفێرانی ئۆتۆبوس لە شاری قۆم و کۆبوونەوەی کەمەندامانی تاران لە بەردەم شارەداری. درێژە هەواڵەکان. کۆبوونەوەی خانشینکراوانی کشوەری لە کرماشان و کوردستان. ڕۆژی سێشەممە 27 مانگی پوشبەر خانشینکراوانی کشوەری لە پارێزگاکانی کرماشان و کوردستان هاوکات لەگەڵ خانشینکراوان لە ئۆستانەکانی فارس، ئەلبۆرز، یەزد، گیلان، قەزوێن و چەند پارێزگای دیکە دژ بە دۆخی خراپی معیشەت کۆبوونەوە. بەپێ راپۆرتەکان خانشینکراوانی کشوەری بەپێ ڕەواڵی هەر هەفتە دژ بە خراپی دۆخی معیشەت خۆپشاندانیان کردووە و خوازیاری چوونە سەرەوەی حەقدەست و مەزایە، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵای هاوسانسازی، زابینکردنی بیمەی جەرمانی و ئازادی تەواوی معلمان و زیندانیانی سیاسی بوون. ناڕزایەتی دانیشتوانی ناوچەی قائم لە ئیلام. ڕۆژی سێشەممە 27 مانگی پوشبەر دانیشتوانی ناوچەی قائم لە پارێزگای ئیلام دژ بە نەبوونی خزمەتگوزاری ناڕزایەتیان دەربڕی. بەپێ راپۆرسەکان دانیشتوانی ناوچەی قائم لە پارێزگای ئیلام دژ بە جابین نەکردنی خزمەتگوزاری پێویست و خراپی دۆخی ڕێگەوبان لە بەردەم و سانداری ئیلام کۆبوونەوە و خوازیاری سەرنجدان بە کێشە و گرفسەکانیان بوون. کۆبوونەوەی لاوانی کوردی پۆژ لە تاقوەستانی کرماشان. ڕۆژی سێشەممە 27 پوشبەر کۆمەڵێک لە لاوانی کرماشان بە لەبەرکردنی جلی کوردی لەبەر دەرگای تاقوەستان کۆبوونەوە و دژ بە بڕیارەکانی ڕژیم بۆ لە ناوبردننی کولتوریە و پارێزگایە ناڕزایەتیان دەربڕی. بە پێوە گرسە ڤیدۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە دووە بە دوای ڕێگریکردنی حراسەتی ئێدارەی میراث فەرهەنگی لە چوونە ژوورەوەی لاوانی کوردی پۆش بۆ نێو ناوچەی مێژووی تاقوەستان، ڕۆژی سێشەممە کۆمەڵێک لە لاوانی کرماشان بە جلی کوردیەوە لە بەردەم دەرگای چوونە ژوورەوەی تاقوەستان کۆبوونەوە و دژ بە سیاسەتەکانی ڕۆژیم بۆ سەرکوتین نەتەوە جیاوازەکان ناڕزایەتیان دەربڕی. بەڕێوەبردننی چالاکی فەرهەنگی بۆ منداڵان لە مەریوان. ڕۆژی سێشەممە 27 پوشبەر چالاکیەکی فەرهەنگی لەلایەن ئەنجومەنی فەرهەنگی ئەدەبی مەریوان لە ژێرناوی کتێبناسی منداڵان بەڕێوەچوو پێشوازی گەرمی لێکرا. لەو چالاکیەدا کا پاشنیوە ڕۆی سێشەممە بەڕێوەچوو 5 کتێب لەلایەن 5 منداڵی چاوگەشەوە بە بەشداربووان ناسێنرا و قسە لەسەر ناوەڕۆک و پەیامی ئەو کتێبانەکرا کە بریتی بوون لە ڕۆژە مەحەممەدیان کتێبی ماتیلدا، شایان شاسواری کتێبی هەتا و شێرە بەفرینە، وانا مەحەممەدیان کتێبی خێڵی گوڵ، شنە مەحەممەدیان کتێبی کارەتەبازی لێهاتوو، هێنا ئەحمەدی کتێبی پشیلەی ئەشرافی. جێبەجێکرانی سزای سێدارە دوو بەندکراو لە کرماشان و ورمێ. بەیانی ڕۆژی سێشەممە 27 پوشبەر سزای سێدارەی دوو بەندکراو بەناوەکانی حەبیبۆڵڵا ئیلخانی خەڵکی شارۆچکەی نۆچشەی سەر بە شاری پاوە و قاسم سەید حسەینی خەڵکی شاری مەهاباد لە زیندانی دیزڵاوی کرماشان و بەندیخانەی ورمێ جێبەجێکرا. بە پێڕاپۆرسەکان حەبیبۆڵڵا ئیلخانی 12 ساڵ لەوە پێش بە تۆمەتی کوشتنی بانقەز دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە ئەعدام مەحکوم کرا. هەروەها قاسم سەید حسەینی تەمەن 50 ساڵ 18 ساڵ لەوە بەر بە هەمان تۆمەت دەست بەسەر و بە ئەعدام مەحکوم کرابوو. ناوبراو ماوەی بەندکرانی لە زیندانی مەهاباد تێپەڕ کرد و سزای لە سێدارەدانی لە زیندانی ورمێ جێبەجێکراوە. دەستبەسەرکردنی دوو هاوڵاتی لە پارێزگای ئیلام. لە ماوەی ڕۆژانی ڕابردوو دوو لاو بە ناوەکانی میلاد مۆرشەدی تەمەن 28 ساڵ و خەڵکی ناوچەیە کارزانی سەر بە شارستانی سیروان و
شەهریار فەریادیان تەمەن 26 ساڵ و خەڵکی شاری سەراوڵەی ئیلام لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەرکران. بە پێزانیاریەکان میلاد مۆرشێدی مانگی خەزەڵوەری ساڵی ڕابردوو لە ڕەوتی شۆڕشی ژینا لەلایەن ناوەنجەمنیەکانەوە بانکەشت و بەمبەستی وەرگرتنی ئاعترافی یەکجباری بە سەختی ئەشکەنجەکرا بوو. ناوبراو ڕۆژی 24 جۆزەردانی ئەمساڵ جارێکی دیکە بانکەشتی ئێجارە ئیتڵاعات کرا. لەلایەکی دیکەوە هێزەکانی ئیتڵاعاتی سوپای پاسداران هاوڵاتیەکیان لە ناوچەی کارزانی سەر بە شاری سیریوان بە ناوی شەهریار فەردادیان بە لێدان و ئەشکەنجە دەست بەسەر کردووە و هیچ زانیارێک سەبارەت بە چارەنووسی لەبەردەستانیە. سووتاندنی دارستانەکان لە مەریوانی و سنە. بەپێ هەواڵی گەیشتوو ڕۆژی سێشەممە 27 پوشبەر بەشێک لە دارستانەکانی ئاویەری سنە و ناوچەی دارسێرانی مەریوان لەلایەن بەکرێگیراوانی ڕژیمەوە ئاگرزرا. بەوتەی هاوڵاتیان بەکرێگیراوانی ڕژیم لە شاری مەریوان گەڕەکەکانی دارسێران و کەمەربەندیان ئاگرزاوە و زیانێکی زۆریان بە سروشت و ژینگەی ناوچەکە گەیاندووە. لەلایەکی دیکەوە کەسانی سەر بە ڕژیم لە شاری سنا بەشێک لە دارستانەکانی ئەمیریەی ئاویەریان سووتاندووە و چالاکانی ژینگەی و خەڵکی مەدەنی هێشتا نەیان توانیوە بە تەواوەتی کۆنتترۆڵی بکەن. مانگرتنی شۆفێرانی ئۆتۆبوس لە شاری قۆم. ڕۆژی سێشەممە 27 پوشبەر شۆفێرانی ئۆتۆبوس لە شاری قۆم دەست بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان مانیان گرت. بە پێڕاپۆرسەکان شۆفێرانی ئۆتۆبوس لە شاری قۆم لە نارزایەتی بە کەمی هەغدەست و مەزایە و پەرداغ نەکردنی هەغدەستە دواخراوەکانیان دەستیان لە کار کێشایەوە و مانیان گرت. شایانی باسەکان ناوەنجامنیەکان هەوڵیان داوە مانگرتنەکە بشکێنن، بەڵام سەرکەوتوو نەبوون و شۆفێران ڕایان گەیاندووەکە تا گەیشتن بە داخوازیەکانیان درێژە بە مانگرتنەدەن. کۆبوونەوەی کەمەندامانی تاران لە بەردەم شارەداری. ڕۆژی سێشەممە 27 پوشبەر کەمەندامانی ئۆستانی تاران لە نارزایەتی بە نەبوونی خزمەتگوزاری پێویست و بایەخنەدانی بەرپرسانی ڕۆژیم بە کێشە و گرفتەکانیان لە بەردەم شارەداری کۆبوونەوە. بەشداربووانیەوە کۆبوونەوە دژایەتی خۆیان لە ئاست ڕادەستکردنی سامانێ هاتوچوێ کەمەندامان بە بەشی خصوصی نیشانداوە و ڕایانگەیان سەرەتای دەستپێکی ساڵی تازە بەشە بوجەکەیان لەلایەن دەوڵەتی ئیبراهیم ڕائیسی قەتکرا و ئێستاش دەیانەوێت لە هەر جۆرە خزمەتگوزاریەک بێ بەشیان بکەن. بەردەوامی خەباتی ژنانی ئێران دژ بە یاسای حیجابی یەکجباری. بە پێوەگرتە ڤیدۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە ژنان و کچانی ئازادی خواز و بەرابەری تەڵەبی ئێران وێڕای جێگیرکردنی گەشتی ئێرشاد و هەڕەشەکانی ڕژیم لە خەباتیان دژ بە حیجابی زۆرەم لێ بەردەوامن. بە پێڕاپۆرسەکان ژنان و کچانی تاران وێڕای هەبوونی گەشتی ئێرشاد لەسەر شەقامەکان و گوشاری هێزەکانی پۆلیس بە تووڕدانی حیجابی زۆرەم لێ دژایەتی خۆیان لەگەڵ دەسەڵاتی سەرکوزگەری ئیسلامی نیشانداوە. لە شارەکانی هەمەدان، شیراز و ئیسفەهان کچان بەبێ حیجابی یەکجباری لەگەڵ پیاوانی یەکسانی خواز لەسەر شەقامەکان پیاسە دەکەن و لە مەیدانی وەلی عەسری تاران کچانی ئازا هاوڕێ لەگەڵ پیاوان بەرەنگاری حکوومەت دەبنەوە. ڕووخاندنی ماڵی هاوڵاتیانی هەژار لەلایەن حکوومەتەوە لە زاهدان. ڕۆژی سێشەممە 27 پوشبەر هێزە ئینتیزامیەکانی ڕژیم هاوڕێ لەگەڵ هێزەکانی شارەداری زاهدان هێرشیان کردە سەر ماڵی گوننشینانی خاجە مەسکو بە لۆجر ماڵەکانیان ڕووخاند. بە پێوەگرتە ڤیدۆیانێ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە هێزەکانی حکوومەت بۆ چەندەمین جار ماڵی هاوڵاتیانی هەژار لە شارەکانی زاهدان و چابەهار دەڕووخێن و خەڵکی بێدەرەتان ئاوارە دەکەن. لە ڤیدۆیەکی دیکەدا دۆخی گوننشینانی ناوچەی کۆراک لە شارستانی دەشتیاری بڵاوکراوەتەوە کە تێدا منداڵان جگە لە نان و ئاو هیچیان بۆ خواردن نییە و بەهۆی نەبوونی ئیمکاناتی بەهداشتی و ڕەفاهی تووشی نەخۆشی دەگمەنی پێستی بوون. دووە هەواڵ کۆکردنەوەی هەزاران ئیمزا بۆ ئازادی معەلیمانی زیندانی لە ئێران. بەپێی راپۆرتەکان 13,000 ئیمزا لەلایەن فەرهەنگیانی و معەلیمانی سەرانسەر ئێران لە ژێرناوی کەمپێنی 100,000 ئیمزا بەمبەستی ئازادی معەلیمانی بەندکراو کۆکراوەتەوە. ڕێکخەرانیە و کەمپەینە دەڵێن هەوڵەکانیان هەنگاوێکی بچووکە و داخوازیەکانیان بریتیە لە
ئازادی تەواوی معلمانی زیندانی و کۆتایی هێنان بە پەروەندەسازی دژ بە فەرهەنگیانی ئێران. شاینی باسەکە تا بە ئەمڕۆ ئەنجومەنی سنفی فەرهەنگیانی کوردستان، مەرکەزی، خۆراسانی شەمالی، تاران و خۆراسانی ڕەزەوی لەو کەمپەینە پشتیوانیان کردووە. بەپێی راپۆرتی شۆرای هەواهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیانی ئێران، 11 معلم لە زیندانەکانی کۆماری ئیسلامی بەندکراون کە ناسنامەیان بریتیە لە ئیسماعیل عەبدی، ڕەسوول بۆداغی، فەرزانە نازەرانپور، جەعفەر ئیبراهیمی، هاشم خواستار، ئومێد شامحەممەدی، عەزیز قاسمزادە، مەحموود سدیقی پور، ئەنوش عادڵی، حسەین ڕەمەزانپور و مهدی فەتحی. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.